من لە قەزای سۆرانم دیارێکێک لەو گرفتانەی کەوا لە ئیشوکاری ڕۆژانە دێتە بەردەم هاوڵاتیان لە کاتی تێکدانی خانوبەرە تووشی ڕۆتیناتێکی زۆر ئەبن چەندین جار مامەڵە بە هاوڵاتیان دووبارە ئەکرێتەوە من بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە چمە لای پارێزەر پشتیوان کاکشتوان ئەگەر بیتە ئێرانە سەبارەت بە چۆنیەتی ئەو ڕۆتیناتە زۆرەی کەوا بە هاوڵاتیان دووبارە ئەکرێتەوە ڕۆژانە ئەگەر بۆمان باس بکەیت چۆنە مامەڵی هاوڵاتیان چۆن بەڕێوەچێت. بەڵێ ئێمە وەک پارێزەرکە لەو دەبەرەدا ئیشی پارێزەتی دەکەین و تایدا کاروباری هاوڵاتیان ڕادەپەڕین ڕۆتیناتی زۆر بە هاوڵاتیان دەکرێت ئێمە یەک لە ڕۆتیناتەکان باز دەکەین لە نۆژەنکردنەوەی خانوو کەسێک خانوێکی هەیە دەیەوێت خانوەکەی نۆژن بکاتەوە بۆ ناوخۆیەکی تاپۆیە چەند ڕۆتیناتێکی تێدا تەنیا ئەو حاملەیە سەرەتا ئەبێ بێ لە شارەوانی فۆرمێک بە ناوی فۆرمی تێکدان وەربگرێت لەو فۆرمەدا دایری ئاو کارەبای پێ دەکرێت واتە هاوڵاتی هەر قەرزێکی هەبێت لە حکومەت دەبێت سافی بکە وەکو قەرزی ئاو کارەبا تا ئەو دوو دایرەی کرد شارەوانی ڕێگای پێدەدا دواتر دەچێتە دایرەی تاپۆ نوسخەی تاپۆیەکەی دەبا لەوێش معاملەی تێک هەدمی پێ دەکەن واتە سەنەدی موکەکەی لە خانووە بۆ دەکەن بە زەوی بەتاڵ لەوێشەوە کۆمەڵک دایری پێ دەکرێت وەکو ئاو کارەبا شارەوانی زەریبەی عقار زەریبەی دەخن دوای ئەوەی کە ئەو دایرانەی کرد ئینجا دەینێنەوە تەزویری بۆ دەکەن دەینێنەوە شارەوانی لە شارەوانی زارێکی تر هەمان ئەو دایرانەی پێدەکەن وەکو ئاو کارەبا زەریبا هەموو دایرەکان دەکات واتە هاوڵاتی بەتەنیا لەو مامەڵەیە 3000 پاکانەی ئاو کارەبا دەکات 2000 پاکانەی زەریبە دووبارە دەکاتەوە ئەمەش بەڕاستی ڕۆتیناتێکی زۆر زۆرە مەفروض وایە چارەسەری ئەم بابەتە بکرێ بەتەنیا لە مامەڵەی هەدم واتە دایرەی تاپۆ کە هەموو ئەو دایرانە دەکا وڵاتی خۆی ساف دەکا پێویست ناکات شارەوانی جارێکی لە فۆرمی ڕوخان و پێدانی ئیمزازە ئەو دایران دووبارە بکاتەوە مەفروضە مۆڵەتەکەی پێ بدا و ڕسوماتی خۆلی وەربگرێت نەوەک جارێکی هەموو پێی دووبارە بکاتەوە کە لە کاتی مامەڵەی هەدمەکە هاوڵاتی هەموو قەرزی خۆی داتەوە خۆی پاکانەی خۆی ساف دەکات پێویست دەکات جارێکی تر بۆ مۆڵ لێدانێک تۆ بینێریەوە هەموو ئەو دایرانە لە نێو مامەڵێک زۆر سپاس بۆ پامێرمان ئازاد و مەراوایی لە سۆرانەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیارەکان بەڵازان و خۆشەویستان لە تەوری سێی بەرنامەکەماندا باز لە سەرکردەیەکی دیاری نێوڕابوونی ئیسلامی دەکەین کە هەر لە سەردەمی لاویەوە تاوەکو ڕۆژی وفاتی کرد ژیانی خۆی تەرخان کرد و بۆ ئاین پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتکردن بە کۆمەلگا ئەو سەرکردەی ئیسلامیە کەسێکی ڕاشکرا و کەسێک بوو کە هەمیشە بەردەوام لە نێو پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز بوو وەروەها کاریگەرێکی بەرچای هەبوو لە نێو ڕابوونی ئیسلامی لە نێو کۆمەلگادا گفتوگۆ دەکەین لەو بارەوەیەوە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی برای کۆچکرد و مامۆستا ناسیح مەلا ساڵحی بامۆکی مامۆستایان زۆر بەخێر خی گەورە پاداشتانات و سوپاسانەکەم بۆم دەرفەتە مامۆستا گەر باس لە ژیانی مامۆستا ناسیح بکەین کە برای بەڕێزتان بووە